هەرێم و عێراق لەسەر هەناردەکردنەوەی نەوت ڕێککەوتن. راپۆرتی لیژنەکەی وەزارەتی نەوت تەواو بووە و کێشەی کۆمپانیاکان چارەسەرکرا. هەفتەی داهاتوو داهات ڕادەست دەکرێت و موچەیەکیش خەرج دەکرێت. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم ڕێککەوتنی ڕادەستکردنی نەوتی بە سۆمۆ ڕاگەیاندووتی لەگەڵ شاندێکی 23 کەسی سۆمۆ واژۆی کۆتایی ڕێککەوتنەکەیان کردووە. بەپێی زانیاریەکانی تیوار نەوتی کێڵگەکان بە بڕی جیاواز ڕادەستی سۆمۆ دەکرێت. ڕۆژانە بڕەکەش لەسەر توانای بەرهەمی کێڵگەکان وەستاوە. ڕێککەوتنەکە بۆ جۆرەیە کە ڕۆژانە هەر بڕە نەوتێک لەسەر و 50,000 بەرمیلەوە ڕەوانە بکرێت دەدرێتە سۆمۆ و عێراقیش بەمە ڕازی بووە. ئەمە جگەلەوەی 50,000 بەرمیلیش بۆ پێویستی ناوخۆ بەکاردەهێنرێت. سەرچاوێکی ئاگادار ڕایگەیان بڕی بەرهەمهێنانی نەوتی کێڵگەکان جێگر نییە و ئێستا لە نێوان 120 بۆ 200,000 بەرمیلدایە. بەڵام ڕەنگە سەرەتا 70 بۆ 100,000 بەرمیل ڕۆژانە بدرێتە سۆمۆ. وتیشی کێشەی کۆمپانیاکانیش چارەسەر کراوە چونکە وەزارەتی نەوت وەڵامی داونەتەوە کە گەرانتی شایستەداراییەکانیان دەکات. بەپێی ئەمەش بێت راپۆرتی لیژنەکەی وەزارەتی نەوت تەواو بووە و بڕیارە هەفتەی داهاتوو بخرێتە بەردەم ئەنجومەنی وەزیران. ئەوەی ماوەتەوە داواکاریەکانی تورکیایە لەسەر کرێی خەزانە و چەند تێچوویەکی نەوتەکە کە دەبێت ئاراخۆی یەکلایی بکاتەوە و تا پێشکۆتایی ئەم مانگە دەست بە هەناردەی نەوتی هەرێم بکرێتەوە. بەپێی قسەی و سەرچاوەیە هەفتەی داهاتوو هەرێم 120 ملیارەکە ڕادەستی بەغدا دەکات و چاوەڕێ دەکرێت موچەی مانگی 6 خەرج بکرێت. هەرچی راپۆرتی لیژنەکەی وەزارەتی داراییە بەهۆی ڕێکنەکەوتنی هەرێم و بەغدا لەسەر داهاتی نانەوتی هێشتا تەواو نەبووە، بەڵام پێناچێتەوە ڕێگر بێت لە ناردنی موچەی مانگی 6 چونکە ئەوەی هەرێم داوای دەکات داهاتی ناوخۆ کەمتر ڕادەست بکات بۆ مانگی 7 نەک مانگی 6. دوجار ڕادەستکردنی نەوتەکە گرێگۆڵی بەردەم موچەکە لا دەبات و چاوەڕێ دەکرێت هەفتەی داهاتوو بۆ موچەی مانگی 6 موچەخۆرانی هەرێم یەکلاکەرەوە بێت.